ئەڕێنەجا ئەمێ هەنێکی لەسەر وێ ڕەوشێ بسەکنن و ئەوە چەند ڕۆژن بە بەردەوامی لەسەر هەف ئێرشێن درونی بۆ سەر هەرێما کوردستانی بە تایبەتی لەسەر کێلگەهێن نفتێ یەن هەرێما کوردستانی تێنەکردن تەنەیە یەک بژن منتەقێنی نەبەرکۆژ زاخۆ بگرە حەتانی سلێمانیێ بە بەردەوامی دکەوە بەر ئێرشێن درونی ئەمێ لەسەر وێ ڕەوشێ بسەکنن برێسکین شوکلی پسپۆری سیاسی و ئەمنی و هەروەها پسپۆر د کاروبارên Iraqê li Kaliforniya li gel me ya şoklî dema baş biraya we hûn weke kesekî ku Iraq û pêkhateyên wê siyasî pirsgirêkên wan başnaz dike. Mesele çi ye ku çend rojin bi berdewamî êriş bi dronan ser kêlgehên petrola Herêma Kurdistanê têne kirin. Well, there's currently a large ناکۆشی زۆر لەسەر کۆنتڕۆڵکردنی نەوتەکان هەیە بەڵام ئەوەی خاوەنی درۆنە لە ناوچاکە ئێرانە هەروە ڕەنگە مەکاردانەوەی جەنگەکەم دوایی نێوان ئێران و ئیسرائیل بێ و ئێران هەست بکە کە شکستێکی گەورەی هێنا و کۆنتڕۆڵی ئاسمانەکەی لەدەستە ئەمە پێم وایە کە ئێران بە دوای تۆڵەکردنەوە دەگەڕێتەوە هەروەها ئەمەش ئاماژش بەوش بکەم کە بەغدا و هەولێر لە ناکۆشیدان بۆ کۆنتڕۆڵکردنی پرسی نەوت و زۆر یاریزان هەن بەڵام پێم وایە ئەگەر باشە برێ شوکلی ئەگەر ئێران بە چما گەرەک ئێران ئێرشی سەر هەرێما کوردستانی بگە ئاسمانی ئەگەر هاتیە بەکارگرتن خو ئاسمان لە دەستسەڵاتەوەی لە دەستی حکوومەتە عێراق بەڕۆ تەنیا تۆڵەکردنەوەیە تەنیا تۆڵەکردنەوەیە ئێران شەربەزار بوو شکستێکی گەورەی توش بوو بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل لەم ساتەدا ئەوان بە دوای تۆڵەدا دەگەڕێن لە بەرامبەر هەر کەسێک لایەنێک کە بە هاوپەیمانی ئەمریکا یاخود ئیسرائیل تەماشا بکرێت مادەم ئێرانە بۆچە ئەو پەڕانی ئەو جێ کێلگەین و ێرشتێنە سەرکردن کۆمپانیای ئەمریکی بەڕێوە دەبن چما ئەمریکا بێدەنگە ئێران هەوڵ دەدات کە نەقسقامگیری لە ناوچەکە دروستکە لە چەنجی عێراق لە 2023 ئێران هەوڵی داوە سەقامگیری لە ناوچەکە دروست بکە ئەمە استراتیژێکی درێژخانی ئێرانە لە ڕێگای سوپای قودسەوە ئێران سوپایەکی کامڵی تەواوی نییە یاخود وڵاتە داگیر بکە یا کۆنتڕۆڵی بکە بەڵام ئەوان تۆڕێکی تیرۆریستی فراوانیان هەیە و بەهێز هێزێکی درۆنی بەهێزیان درۆنیان بۆ ڕووسیان دابین کردووە لە چەنگەکەیان بۆ ئۆکرانیا درۆن و گروپە تیرۆریستیەکە ئەوە ئەمرازی هەڵوێستا حکوومەتە عێراقێ لە هەمبەری وان ئێرشێن درۆنی بۆ سەر هەرێما کوردستانی چاوا دەبینن ئێران هەشبوونێکی زۆری لە بەغدا هەیە و ماوە چاوەڕێ ناکەم لە هیچ هەڵوێستێکی بەهێز لە بەغداوە چاوەڕێ ناکە لەبەرەوەی ئەوان هێشتا ئێران هەژمونێکی فراوانی لە ناوچەکە هەیە بۆیە چاوەڕێ ناکەم هەڵوێستێکی دیار هەبێ بەغدا هەڵوێستا ئەمریکا چاوا دەبینێ ji ber ku ew gelek kêlgehan li aîdî kompaniyayên Emrîkî ne ku êriş bo ser wan hatiye kirin ڕاستێکە سەرۆکتران ئەو پابندی ڕاگەیاندووە کە جەنگی نوێ دەست پێ نەکات ئەو هەوڵیدا و کە ڕێکارەکان هێرشی ئاسمانی ئەو خاڵانە ئەو هەنگاوانە بگرێت بەر بەڵام پێم وایە ئەگەر ئەمریکا پێی وا بێ ئەمە هێرشێکی ڕاستە و خۆی بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا ئەوە لەو خاڵەدا پێم وە ڕەنگە هێرشی ئاسمانی زیاتر ببینی
لە دژی بەرژەوەندیەکانی ئێران بەڵام تا ئێستا هێشتا نەگەشتنەوە بڕە بەڵام هێڵە سوورەکەی ئیداری ترامپ ئەوەیە کە ئەگەر کەسێک یا کارمەندێکی ئەمریکی بکوژێ ئەو جا ئێران هەڵوێستێ بێ هەروەکو ئەو کاتەی ئێران هێرشی کردە سەر بنکەی سەربازی قەتەری ئەمریکا پێشەوە ئەمریکا ئاگدار کردەوە تاوەکو هیچ کەسێک زیانێکی گیانی لێ نەکێتەوە من بۆیە گومانم هەیە کە ئێران کارێ بکات ببێتە هۆی زیانی گیانی بۆ کارمەند و هاوڵاتی ئەمریکی بەڵام دروستکردنی سەقامگیری ئەمە ئامانجی ئێرانە و زۆر باشیش تایە gelek hest dibêjin ku yek ji peyamên van êrişan ew e ku hikûmet Iraqê hewl dide zextekî zêde çêbike ji bo nehîştina statuya Herêma Kurdistanê. Bi raya we ev nerîn çi qasî rast e? ئەمە ئەگەرە من لە ساڵی 2012 لە عێراق بووم کاتێک سوپای عێراق ڕوبەڕێی هێزەکانی پێشمەرگە بوونەوە لەسەر پرسی نەوت ئەوە دۆخێکی زۆر دژوار بوو هەروەکو دەزانی داهاتی نەوت داهاتێکی زۆر گەورە و فراوانە و سەرچاوەیەکی گرنگە ئەمە هیچ محاڵ نییە کە بەغدا کە دەبێتی بەڵام پێم وایە لە پشت بە پشت هاوکاری ئێران بووە یەک پرسکرێ و بەحسا پەترۆلێ کرد پرسکرێکی ناوبەرا بەغداد و حەولێرێ کرد نەڕینەکە وا هەیە و بەغدادێ تۆمەتبار دکە بە مرکزیەتە مالی بە پێی ئەو داخوازێن کو ji Herêma Kurdistanê dike برایە we hewlekê Iraq bi vî awayî heye Iraq bi dûveyekê ku merkeziyeta malî çê bike بله برای شکلی از پرسیارا خود دوباره بکم هون زانن عراق سیستمای فدرالیزم لی عراق جالیه که هول داده که وی سیستمی تیک بده به تایبتی ل او گوری او ریجه یا دهاتا نفتی و نانفتی ها کل کردستان دخوازه بدو مرکزیت دارایی مالیه لناف سیستم فدرالیزم عراق ده او نرین چه قاسی راسته که عراق به وی اکیتی تومت بار کرنجی عێراق بەغدا بە تایبەتی پەیوەندیەکی خراپیان لەگەڵ هەرێمی کوردستانê هەتا دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەدەم ئەمەش بەردەوامبوونی ئەو ناکۆچیەیە بەغدا پێی وایە دەبێ کۆنتڕۆڵی هەرێمی کوردستان بکە ئەمەش ئاماژەیەکی بەهێز دەنێرێ بە هاوکاری ئێران کە بەغدا ئەو تەکنۆلۆژیای نییە ئێران ئەو تەکنۆلۆژیای هەیە هەشمونێکی فراوانیشی لەسەر بەغداد هەیە و بەرپرسانی بەغدا بۆیە دووبارەی دەکەمەوە کە درێژکراوەی ئەو ناکۆچێ درێژخایانەی نێوان هەولێر و بەغدا بە هاوکاری ئێران gelek spaskin bo brez kîn şoklî pisporî siyasî û emnî û hera pispor di karûbarên Iraqê de li Kalîforniya gelmemay